و لەبەر خاتری میلەتەکەیشمان زۆر شتمان قبوڵ کردووە لەبەر یەک پارچەی گەلی کورد و ئەم ناوچەیە زۆر شتمان قبوڵ کردووە بەڵام پێمانتون و پیانەڵێن لێرە بەسەی تر جارێکی تر نە ئیهانە قبوڵەکەی نە خۆمان لە پارتی بە بچووکترە زانین بەڵکو خەبات و تێکۆشانی ڕێخستنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان تێکۆشەرەکانی یەکێتی نیشتمانی کوردستان خەبات و مانبوونی یەکێتی نیشتمانی کوردستان لەسەری پارتی وەگرین ئەگەر باسی شۆڕشی ئەیلوولەکان هەمومان تیا بەشدار بووین زۆر بەمانەوە جەنابی کاکسامان خۆی یەکێک بۆ لەو پێشمەرگانە خۆم یەکێک بووم لەو پێشمەرگانی شۆڕشی ئەیلوولەوە شۆڕشی هەمومان بووە تەنیا شۆڕشی پارتی نەبووەوە لەم شۆڕشەیشە لە کاتێکا کاوان ئاش بەتاڵیان کرد بەلام سەفا لەسەر جەریدەی کەیهانەی و کاری من تەمام شد دیگەر کارێ بە کوردایی عێراقی نەدارم ئەو کاتای ئێمە هاتین و دایان قارەمانی خۆمان کردە قوربانی بۆ ئازادیە وڵاتە کاکسامانێکە لەو کەسانەیە کە مەسیرە کوبرای کردووە لە تەبرێزەوە بە پێ چۆتە دیمشق بۆی بێتە پێشمەرگە جگە لە شۆڕشی ئەیلول لەم شۆڕشە لە تەبرێزەوە بە پێ چۆتە دیمشق بۆی بتوانێت بێتە پێشمەرگە دەیان قارەمانی وامان هەبوو شەهید بوون و ڕۆیشتن و ئەو تاوانبار و خۆفرۆشانەی کە ئەو کاتە خەڵکی کوردستانیان ئەگرت و تەسلیمی بەعسیەکانیان ئەکرد ئەو خاینانەی کە بە دوای هێزی پێشمەرگا ئەگەڕان ئەو خاینانەی کە ڕێخستنەکانی ئێمەیان نەدایە دەسەوە بۆ ئیعدامیان بکەن ئێستاکە هەموو جنراڵە لای کاک مەسعودی هیچ شەرم ناکا خۆی لە یەکێتی نیشتمانی کوردستان بە گەورەتر دەزانێ بەڵام زۆر بچووکە پیاوێکی ئەگەر پیاوێکی بچووک نەبوایە کاک مەسعود لە دوای کۆچی دوایی جەنابی مام جەلال و نەوشیروان بەیانێکی دەرەکردەوە من پارتی نیم ئیتر ڕئیسی کوردم هەرچی کێشەیەکتان هەبوو بێنە لای من ئیتر پارتی نیم بەڵام لەبەرەوە پیاوێکی بچکۆلەیە نەیتوانی ئەوە بکە نەیتوانی بێتە پیاوێکی گەورە کە قیادەی کوردی بکە ئومێد دەکەم نەیگەیەنە دوو ئیدارەی ئێمە دژی دوو ئیدارەین بەڵام لە کاتێکە ئەگەر بیانوێ سیاسەتەکان هەر بەو شەوە بێ هیچ مانیعمان نییە ئیدارەی خۆمان دانین نەوتەکەی خۆمان کە ڕۆژانە ئەوەی وای فرۆشێ لێرە ئەتوانین بەکاری بێنین بۆ خۆمان غازەکەی ئێمە کە لێرەوەی سا و بارێکایی فرۆشێ بۆ خۆمان بەکاری دێنین ڕەنگە و کاتە وڵا ناوچەکەی ئێمە دەوڵەمەندتر بێ لە ناوچەکەی ئەو وەجارێکی تر قبوڵ ناکەین لەبەرەوە ئەوان نەوت بدزن لە عینزا لە کرێکار و خەڵکی فەقیری ئێمە نیوە موچە وەرگێ مامۆستای ئێمە نیوە موچە وەرگێ مناقەشە بکەن بڵێن وڵا پارەکەی عێراقشمانەوێ و موچەیشمانەوێ وڵی کاکە یان ئەوە خورما و خورمژە ڕەنگە نەدرێتە کەس ئێمە پێماوتون و پیانەڵین ڕێگە نادەین جارێکی تر نیوە موچە وانە بدرێتە خەڵک ئەگەر ئەوانی نەیکەن ئێمە بە تەنیا نەوتی خۆمان تەسلیمەکەین و پارەی خۆمان وەرەگرین بۆی خەڵکی خۆمانی پێ بەخێوکەین بۆی جادەکانی خۆمانی پێ چاکەین بۆی ژیانی خەڵکی پێ چاکەین بۆی کوێرەوەری کەتوکاری ئەنفال و شەیدەکانمانی پێ چاکەین ئومێدەکەین نەیگەێنەوە ئاستا ئومێدەکەینەوە هەڵەیە نەکەن جارێکی تر باسی کارزمایەکی گەورەی وەکو مام جەلال لە مناسبەتەکانان نەکەن ئێمە سوپاسی بەرهەم ساڵحەکەین ئەو حەقی خۆیەتی وەکو جێگری سکرتێری گشتی ڕاستە سەرکۆماری عێراقە هەم باسی گەورەی جەنابی مام جەلال هیمەت و توانا و گەورەی جەنابی کاک خۆسرەت باسی ئەوانەی کرد بەڵام ئەوان ئامادە نەبوون بە یەک گوشش باسی کەوەم پێم وایە ئەوە ئیهانەتی گەورەیە بۆ ئێمە و بە تایبەتی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان نابێت جارێکتر و ئیهانەیە قبوڵ بکە هەرچەندە من ڕخنە لە خۆمەگەرم خۆمێکیان ئەو کەسانە بووم کە دەستم بەرز کردەوە وتمە خوایە وەبدێکی ئەمە بچێ بۆ ئەوێ بۆی یەکجاری نەیبڕین بەڵام هەڵام من هەڵام کرد لەبەرەوە ئەوانە بای ئەوە نەبوون بای ئەوە نەبوون و قوبادەکەی ئەمەش بای ئەوە نەبوو ئەگەر بای ئەوە بوایە ئەوەی بەجێ هەڵا کە باسی مام جەلال نەکرایە لەبەرەوە ئەگەر مام جەلال نەبێ نە قوباد شتە نە مەحموود سەنگاوی شتە نە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستانی شتە بوو